بەداخەوە گژوجیای بەهارە ئەوە ناهێنێ هاوڵاتی جانی خۆی بۆ بکاتە قوربانی. بینەرانی پایتەخت میدیا سلااوتان لێبێت و ئەم کاتتان باش. هەروەک دەزان لە چەند ڕۆژی ڕابردوو چەند هاونیشتیمانیەک لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بەهۆی سەردانیکردنیان بۆ ناوچە شاخاویەکان بە بەبەستی هێنانی گژوگیایی بەهارە بوونە قوربانی مینە چێندراوەکانی شەڕی درێژخایانی نێوان عێراق و ئێران. من ئەمڕۆ سەردانی سەرۆکایەتی دەستگای گشتی کاروباری مینم کردووە لە شاری هەولێر. دەمەوێت زانیاری زیاتر لە بەڕێز جەبار مستەفا سەرۆکی گشتی دەستگای گشتی کاروباری مین وەربگرم. سلااوت لێبێ ئەم کاتت باش. ئەگەر باسی ئەوەم بۆ بکەیت لە چەند ڕۆژی ڕابردوو ئێوە ڕاگەیەندراوێکتان بڵاو کردەوە سەبارەت بەو ڕووداوانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو ڕۆیاندا. ئێوە ڕێنماییتان بۆ هاوڵاتیان چییە؟ سڵاو لە خۆشتان بەخێر بێن. دیارە تاکو ئێستا مەترسی مین لە هەرێمی کوردستان مەترسیەکی جددیە. بەداخەوە ساڵانە لە مانگەکانی 3 و 4 و 5 کە وەرزی بەهارە وەرزی گەشتکردنە ئێمە ڕووداوەکان دروست دەبن زۆر بەداخەوە هاوڵاتیان گوێ بە ڕێنمایەکانی دەستگای گشتی کاروباری مین نادەن و ئەم ساڵ 8 هاوڵاتی بوونەتە قوربانی کە زیاتر سەردانی ئەو شوێنانەیان کردووە کە مەترسیدارن و دیارە لەلایەن دەستگای گشتی کاروباری مینەوە هەموو ئەو شوێنانە ئاماژە ڕێژی بۆ کراوە ئاگادار کراونەتەوە کە ئەو شوێنە مەترسیدارە مەترسیە لەسەر گیانیان لەسەر ژیانیان سەرباری ئەوەش گوێ بە ڕێنمایەکان نادەن لە پێناو پەیداکردنی هەندێک گژوجیای بەهارە جانی خۆیان دەکەنە مەترسی و قوربانیەوە. بەداخەوە گژوجیای بەهارە ئەوە ناهێنێ کە هاوڵاتی جانی خۆی بۆ بکاتە قوربانی. ئێمە لە سنووری هەموو پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان تیمەکانمان بەردەوام چاودێری ئەو چێلگەمینانە دەکەن کە ساینەکانیان یان ئاماژە ڕێژەکان کاڵ بوونەتەوە یان بەربوونەتەوە یان نەماون گەر کاڵیش بوو بێتەوە ئەوە بە بۆیەی تر دیسان وازەح دەکرێتەوە. بۆیە بەردەوام چاودێری چێلگەمینەکانی خۆمان دەکەین بۆی هاوڵاتیان ئاگادار بن کە ئێرە خاچێکی مەترسیدارە لەسەر ژیان و گیانیان. لە سەرەتاوە 776 کیلۆمەتری چوارگۆشە لە هەرێمی کوردستان خاچی هەرێمی کوردستان پیس بۆ بەمین و پاشماوی جەنگی. لەو ڕێژەیە 576 کیلۆمەتری پاک کراوەتەوە تەنها ئەوەی ئێستا مابێت 200 کیلۆمەتر دووجایە بەڵام ئەو 200 کیلۆمەتر دووجایە لە ناوچە سنووریەکانە و لە ناوچە لە هەندێک شوێن لەو ناوچانن کە زۆر نزیکن لە ئاوەدانی و نیشتەجێ بوون. ئێمە هێڵێکی گەرمی 182مان هەیە لە دەستگای گشتی کاروباری مین بە 182 کە بە خۆڕایی پەیوەندی دەکەیت لە هەر کاتێک بێ شەو بێ ڕۆژ بێ پشوو بێ لە جەژن بین لە هەر کات و ساتێک بێ ئێمە بەپیل داخوازیەکانی هاوڵاتیانەوە دەچین لە هەر شوێنێک بێ و چارەسەری گرفتەکە دەکەیتوە. ئەم ساڵ 8 هاوڵاتی بۆتە قوربانی ڕووداوەکانی مین لە هەرێمی کوردستان 5 شەهید بەداخەوە 5 هاوڵاتی گیانیان لەدەستداوە و 3 برینداریش بوون. ئەم حاڵەتانە لە سلێمانی ڕوویداوە لە گەرمیان ڕوویداوە لە هەولێر ڕوویداوە بەداخەوە. تیمە سەلامەتیەکان و تیمە هوشیاریەکانیشمان سەر بە هەر بەڕێوەبەرایەتێک بن لە مزگەوتەکان لە قوتابخانەکانی ئەو دێهاتانە لە گوندەکان کۆڕ و سیمینار بە خەڵکی دێهاتیەکان دەبەستن و وشیاری تەواوی لە مەترسیەکانی مینیان پێدەدەن. زۆر سپاس. دەستت خۆش بێ. زۆر سپاس مامۆستا جەبار مستەفا سەرۆکی دەستگای گشتی کاروباری مین لە هەولێر. ئەوەی بینیتان بینەرانی پایتەخت میدیا لێدوانی سەرۆکی دەستگای گشتی مینی هەولێر بوو لەسەر ڕووداوەکانی ئەم دوایەی ناوچە شاخاویەکان کە بەهۆیەوە چەند کەسێک لە ئیدارەی سەربەخۆی سۆران لە کوێستانەکانی برادۆست و لە دەڤەری سیدەکان و ئەم ناوچەیە بوونە قوربانی.